کەمپینەکانی کۆکردنەوەی هاوکاری بۆ لێقەوماوانی چەند سەمان لە زۆربەی شوێنەکان بەردەوامە. لە سلەیمانیش ئەگەر ویستت کەلوپەلەکان بگەێنی کەمپینەکە لە زانکۆی سلێمانیە. ئاگادار بن ئەوانەی بەنیازی سەفەرکردنن بۆ ئیدارەی سربەخۆی سۆران لە چیاکان تاشەبەرد ئەکەونە خوارەوە بەهۆی ئەم وەرزەی ئێستا. سڵاوتان لێبێت. خەڵکی گەڕەکی ئاوبارەی سلێمانی بەیانی ئەمڕۆ لە گەڵدەنجی تەقینەوەیەکی گەورە خەبەریان بووەوە. وایان زانی کارێکی تیرۆریستی یاخود بوومە لەرزە ڕوویداوە، بەڵام دواتر دەرکەوت بوتڵی غازە لە ماڵێک تەقیوەتەوە و هاوڵاتێکیش بریندار بووە. هاوڵاتێکی دانیشتووی گەڕەکی ئاوبارە قسەی بۆ مایکی 1964 کرد و دەڵێت دەنجی تەقینەوەکە بێگومان زۆر بەهێز بوو. وامان زانی تەقینەوەی گەورە ڕوویداوە کە هاتی نێرە بوتڵی غاز تەقی بوو. خاوەن ماڵەکەشی فڕێدا بووە دەرەوە لە ناو حەوشەی ماڵەکەی لە ژێر مێزێک دەرمان هێناوە. وتیشی خاوەن ماڵەکە پیاوێکی بەتەمەند بوو، دەم و چاوی سوتاوە و ڕەوانەوەی نەخۆشخانە کراوە کە بەتەنیا ئەو لە ماڵەوە بووە و هەوڵی داوە نانی بەیانی بۆ خۆی ئامادە بکات، بەڵام غازی ماڵەکەی لی چووە. ئیتر لە گەڵکردنەوەی ئاگر تەقیوەتەوە و ماڵەکەشی وێران کردووە. کاتی خۆی کڵاوی سیدارە تەنیا ئەفەندی و فەرمانبەر و مامەستا و پیاوە ماخول هەروەها حاکم و ئەشرافی شار لە سەریان ئەکرد، خەڵکی عوام لە سەریان نەئەکرد بۆ ئەوان نەئەگونجام. ئەمە قسەی یونس ئەنتیکەیە کە ئەمڕۆ شەمە لە یادکردنەوەی ڕۆژی ئەفەندی و کڵاوی سیدارە بۆ 1964 قسەی کردووە و ئەڵێ ئێمە ئەمڕۆ یادی کڵاوی سیدارە و ئەفەندی ئەکەینەوە. هەروەها ئومێد ئەنوەر بەڕێوەبەری مۆزەخانەی ئەربیلی ئولاوتی لە ساڵانی سیەکانی سەدەی ڕابردوو بە فەرمانی پاشای ئەو کاتی عراق فەرمانی کردبوو خەڵکی خوێنەوار و موچەخۆری میری هەروەها قوتابی و مامەستا ئەو کڵاوە بخەنە سەریان کە لە مووی بزن و خوری مەڕ دروست کرابوو. لە ڕووی نرخیشەوە مامەستا ئومێد وتی نرخی ئەو سیدارە ئەو کات 5 فلس بووە. مامەستایانیش بە خۆڕایی پێیاندراوە، بەڵام ئەگەر ونی کردبایان بدڕابوایە دەبوایە پارەکەی بداتەوە حکومەت و لە کاتی خانەنشین بوونی دەبوایە کڵاوەکە بگەڕێنێتەوە بۆ حکومەت. لە ڕێگاکانی ئیدارەی سربەخۆی سۆران جار بەجار تاشەبەرد لە شەخاکان دەکەونە خوارەوە و سەر ڕێگاکان ئەگرن. بەرگری شارستانی ئەڵێت بەهۆی بارانبارین و پرۆژەکانەوەیە و داواشی لە شۆفێران کرد کە ئۆتۆمبیلەکانیان لەو شوێنانە ڕانەگرن. ئەمڕۆ شەمە 1964 گرفتەیەکی ڤیدیۆیی بەربوونەوەی چەند تاشەبەردێکی لە شاخەکانی ڕێگای گەلی عەلیبەگ بڵاو کردەوە. بەرگری شارستانی سۆران هۆشداریدای هاوڵاتیان و لە ڕێگەی 1964ەوە ڕایگەیان داوا لە هاوڵاتیانی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران یاخود گەشتیارانی شەکەین ئەوانەی سەردانی و شوێنە ئەکەن بەهۆی بارانبارینی بەردەوام و ئەو پرۆژانەی لە سنوورەکەمان ئەنجام دەدرێن بە ڕێژەیەکی زۆر و بەردەوام بەرد لە سەرشاخەکان دێنە خوارەوە و مەترسی لەسەر شۆفێران دروست ئەکات. داواش لە هاوڵاتیان و شۆفێران ئەکەن لەو شوێنانەی کە مەترسی داڕمانی هەیە ئۆتۆمبیلەکانیان ڕانەگرن بۆ ئەوەی مەترسی لە سەرگیانیان دروست نەبێت. کۆکردنەوەی هاوکاریەکان بۆ زیان لێکەوتوانی لافاوەکەی چەند سەماڵ بەردەوامە و زانکۆی سلێمانیش بۆ ئەمە بەسە دوو شوێنی دیاری کردووە. یەکێکیان لە بەردەم کەمپە کۆنەکەی زانکۆیە لە ناو شار و ئەوەی دووەمیشیان لای سەرۆکایەتی زانکۆیە. دکتۆر خالید ئەحمەد ڕاگری کۆلیژی زانستە ئیسلامیەکان بە 1964 وت لە ئەمڕۆ شەمەوە هەڵمەتێکیان دەست پێ کردووە تانی وەڕۆی ڕۆژی دووشەمە بەردەوام ئەبن. دواتر هەموو هاوکاریەکان ڕەوانەی لای زیان لێکەوتوانی شارۆچکەی چەند سەماڵ ئەکەن. وتیشی خەڵکی چەند سەماڵ شایەن و پێویست بەون شتی باش و جوانیان بۆ بنێردرێت بۆیە تا بۆتان ئەکرێت داوا لە خەڵکەکە ئەکا دەڵێ بۆیە تا بۆتان ئەکرێت شتە باشەکانتان ببەخشن. سێشەممەی هەفتەی ڕابردوو بەهۆی بارانبارینی بەخورلا قەزای چەند سەماڵ چەند شوێنێکی دیکەش لە کوردستان لافاو دروست بوو بەهۆیەوە 5 کەس گیانیان لەدەستدا کە دوو کەسیان لە چەند سەماڵ و ناحیەی شۆڕش بوون. ئەمە و جگەلەوەی زیانی مادێکی زۆر لە ڕووداوە کەوتەوە و خەڵکێکی زۆریش بێخانە و لانە بوون. ئەم ساڵ ساڵێکی خوێناویە بۆ ڕۆژنامەنووسان. چێ ئەو قسەی کردووە؟ ڕێکخراوی پەیامنێرانی بێسنوور بەپێی چاودێری و بەدواداچوونەکانی داتایەکی ئامادە کردووە کە ئەڵێ ئەم ساڵ خوێناویترین ساڵە بۆ ڕۆژنامەنووسان، چونکە ئەڵێ ئەم ساڵ واتە 2025 زۆرترین ژمارەی ڕۆژنامەنووس لە وڵاتە جیاوازەکانی جیهاندا
کوژراون بەپێی داتاکانی ئەم ڕێکخراوە لە ساڵی 2025 67 ڕۆژنامەنووس کوژراون یاخود گیانیان لەدەستداوە هەروەها 135 ڕۆژنامەنووسیش تاکو ئێستا بێسەر و شوێنن. دیارە ئەمە تەنیا لە وڵاتێک نییە لە بەشێکی وڵاتەکانی جیهاندایە بەڵام بەراوردێکی کردووە لە نێوان ئەم ساڵ لەگە ساڵاکانی پێشووتر بۆ نمونە ئەڵێم لە ساڵی 2023 زۆرترین ڕۆژنامەنووس کوژراون کە بەرزترین ڕێژە بووە لە 20 ساڵی ڕابردوودا و ژمارەکەش گەیشت بووە تەنیا 49 ڕۆژنامەنووس بەهۆی ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر و شەڕی حەماس و ئیسرائیل لە ساڵی 2024 ژمارەکە بۆ 66 ڕۆژنامەنووس باڵێن ڕۆژنامەنووسی کوژرا و زیادی کردووە بەڵام ئەڵێ ئەم ساڵ کە 2025 ژمارەکە پەیوانەیی شکاندووە و گەیشتۆتە 67 ڕۆژنامەنووس. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بە هەموو لایەکتان.